لە وڵاتی ئێمە تۆزێکە شەبێت ئەگینیانە زۆر ئاسایە فەرقی چیە کوڕکچ تۆ کە ئیشێک مقەست و قژە بەدەستەوە شتێککە نییە هەتاوەکو ئاسایی نەبێ زۆر ئاسایی ئێمە کوڕێکخرای جوێزاتە لە 6 ساڵم بەردام لە کارە خێرخوازیەکەمان بەردامین و هەموو ساڵێکیش بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزە و کۆمەڵە کاری خێرخوازی لە خۆ دەگرێن بۆ ئەم ساڵیش یەکێک لە پرۆژەکانماندا بەشکین سەبەتی خۆراک بەسەر زیاتر لە 3000 هاوڵاتیدا 3000 خێزانی کەم دەرامەتدا و پرۆژەی دومیشمان بابەتی سەرچاکردن بۆ خەڵکانی کەم دەرامەت و هەژارنشین بوو و ئەم پرۆژەی زیاتر لە 10000 هاوڵاتیدا بەشدار پێوداتایی لە ئێمە بێت و ئەم پرۆژە سەرتا لە قوتابخانەی حوزران دەست پێ دەکات و تەواوی شارەکان و بەشێک لە قوتابخانەکانی دیکە لە خۆ دەگرێت. ئەمە لە قوتابخانەکانە بێ بە تەنیا یاخود شوێنی دیکەشە بێ؟ نەخێر تەنها بەشێک لە قوتابخانەکانمان داناوە دواتر بەشێک لە شوێنە گشتەکان و بەشێک لە قەزاوناحەکانی دەروی شای سێمەش لە خۆ دەگری ئینشاءالله. چەکردنی 10000 سەری 10000 کەس زۆر نییە؟ ڕاستە ژمارەی زۆر زۆرە چەند ئێمە سەرەتا ژمارەکەمان زیاتر لە 50000 کەس دانابوو ڕاستیەکەی بەڵام بۆی زۆر کار لەسەر بژێوی ژیانی سەتاشەکانمان نەکات بۆیە ڕێژەکەمان دابەزان بۆ 10000 کەس و ستافێکی گەورەمان پێگەنا کە زیاتر لە 200 دەرەک لە خۆ دەگرێت کە ئافرەتان و پیاوانیش لە خۆی دەگرێت لە هەر شارێک و کۆمەڵە لیژنەیەک لە سەرچاکەکانمان لە شوێنەکان دیاری کردووە کە لە هەر شارێک کۆمەڵە لیژنەمان دیاری کردووە کە کۆمەڵە سەری خەڵک بێکۆچا دەکەن ئینشاءالله. باسی ئافرەتانە کە ئافرەتان قژی کچان چاکەن یاخود کوڕان؟ هەر ڕێگەزەی تێدا هەم ئافرەتان و خوار 18 ساڵ و سەر 18 ساڵ تێدا بە تایبەتی لە بەدل لە شاری سلێمانی لە کۆمەڵە شوێنی گشتی دیاریکرامانێ کە ئافرەتانی سەر 18 ساڵ تێدا بەشدارن وەقل لە قوتابخانەکانی زیاتر مناڵی خوار 18 ساڵ تێدا بەشدارە. باشە لەم قوتابخانەیە سەرجەم سەری هەموو قوتابەکان چاکرێ خۆت چەندانەیەکیان خۆتان دیاری تاکردووە؟ لە زۆربەی قوتابخانەکانە پێی داتاکەیە کە ئێمە هەر قوتابخانەیەکی ئێمە داتای خۆیان بۆ ئێمە دەنێرن ئیتر ئەم کەسانە پێشتر بانگەشنامە بە دایک و باوکیان کراوە کە ڕەزامەندی لەسەر بفەرمون و تەواوی ئەم دەلاکانەش کە لێرەن هەمویان مامۆستای پەیمانگان و ئەزمونێکی تایبەتیان هەیە کە تێدا سەری ئەم منداڵانە چاک دەکەن. سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەگەر هاوکاربوونەکان جۆزێتەوە لێرەدا کە سەری ئەو منداڵانە چا دەکرێت خاتون منەوێ بێمەلای جەنابێ سڵاو لێبێ جەنابێ بەشداری لە چاکردنی ئەم هەڵمەتە سەر چاکردنی ئەم هەڵمەتەدا؟ من مامۆستای ئارایشگام خۆم ساڵۆنم نییە بەڵام بەشدارە بم لەگەڵ ئەمانە کە کاریش خۆبەخشیە ڕێکخراوی واجب ئەو بڕیاریەوە منش بە خۆبەخشێک بەشدارە بم لەگەڵیانە. بەتەنیا قژی کچان چاکە یاخود کوڕانیش؟ ئەتوانم کوڕانیش چاکەم و کچانیش چاکەم. قرس نییە چاکردنی قژی کوڕان لەلایەن خانمانەوە؟ وڵایی ئەگەر لە وڵاتی ئێمە تۆزێکە شەبێت ئەگینیانە زۆر ئاسایە فەرقی چیە کوڕکچ تۆ کە ئیشێک مقەست و قژە بەدەستەوە شتێککە نییە هەتاوەکو ئاسایی نەبێ زۆر ئاسایی بەنسبەت منەوە ئاسایە و هیوادارم ئەم ڕێچکەیە بشکێت. ئەڵێ مامۆستام تا چەندێک هانی کچانەیت بۆی کە دەست بکەن بە چاکردنی قژی کوڕان؟ وڵایی من دائیمەن ئەڵێم ئەو ڕێچکەی ئەبێ بشکێنرێت یعنی ئێمەش هیچمان لە وڵاتانی ترکەمتر نییە یعنی دوای ئەوە تەعاملی قژ شتێک نییە تۆ قژە بەدەستەوەیە شتێکی بێجیانە ئیتر ئەگەر کچ بیبڕێ و کوڕ بیبڕێت یعنی وەکو یەکوایە نازانم بۆ کەس خۆی لێ نایە هەرچەنە ئێستا باشە خەریکە ئیتر شتەکان بەرەوە ئەوە ڕۆکە کچیش ئیشی کوڕان بکات و کوڕیش ئیشی کچان بکات کوڕان زۆر ترەیکەن ئەی بۆ کوڕان ئیشی کچان بکەن ئەی بۆ کچان ئیشی کوڕان بکەن لە هەموو ڕوویەکەوە ئێمە مامۆستا کوڕا کچە ئەندازیار کوڕا کچە با پیشەوەرەکانیش کوڕ و کچ بێت مەرج نییە تەنها کوڕ بن.